بەغداد دەیەوێت ڕێککەوتنەکەی لەگەڵ ئەمریکا نوێ بکاتەوە بۆ ئەو مەبەستەیش دانیشتن و گفتوگۆکانی نێوان عێراق و ئەمریکا دەستی پێکردووە. ئەندامانی ئەنجومەنی نوێنەرانی عێراقیش ڕای دەگەێنن پشگیری لە ڕێککەوتنی نێوان هەردوو لا دەکەن و چاودێریش دەبن بە سەر ڕێککەوتنەکەدا. هەڵوێستی ئێمە پشگیریکردنە لەو دیالۆگ و گفتوگویانە. لەم گفتوگویانەدا پشگیری حکوومەتی عێراق دەکەین و بەوردیش چاودێری یەکەین. لەو باوەڕەداین پێویستە پێداچوونەوەیەک بە ڕێکەوتنی استراتیژی نێوان عێراق و ئەمریکادا بکرێت، چونکە لەو ڕێکەوتنەدا هیچ گرنگیەک بۆ هێزە عێراقیەکان دانەدرا بوو. بوونی ئەو هێزانە ئەگەرچی لە زۆر کێشەی وڵاتانی ناوچەکە دوورمانەخاتەوە، بەڵام لەگەڵەوەشدا هێزە عێراقیەکان خۆیان دەتوانن پارێزگاری لە وڵاتەکەیان بکەن و پێویستە گفتوگۆکان لەسەر ئەوە بێت کە عێراق پێویستی تەنها بە هێزێکی دیاریکراو هەیە بۆ مەشق پێکردنی هێزە ئەمریکانی خۆی. بمقررات ومصالح العراق. اليوم هذه الاتفاقية اتفاقية مهمة. ظهر هذه ئەم ڕێکەوتنە ڕێکەوتنێکی گرنگە لە ڕووکەشدا بۆ کاراکردنەوەی ڕێکەوتنامە استراتیژیەکەی ساڵی 2008 نێوان عێراق و ئەمریکایە بە هەموو وردەکاریە سیاسی و سەربازی و ئابووری و کۆمەڵایەتەکانیەوە. لە ناوەڕۆکیشدا ڕێکەوتنێکی سیاسی و ئەمنیە بۆ مانەوەی هێزەکانی ئەمریکا لە سەرخاکی عێراق. بۆیە ئێمە بەرپرسیارەتێکی مێژوویمان خستۆتە ئەستۆی سەرۆگوەزیران لە دیاریکردنی جۆری ئەو کەسانی کە دەبنە ئەندامی وەفدی عێراق بۆ گفتوگۆکان و پاراستنی مافەکانی گەلانی عێراق لەو گفتوگۆیانەدا. پێویستە گەلانی عێراقی ئاگاداری وردەکاریەکانی ئەو گفتوگۆیان نەبن، ئەوە مافێکی خۆیانە. المفاوض العراقي أن يكون بمستوى المسؤولية يخفف وطأ هذا الضغط الأمريكي الذي حاصل على العراق. الملف العراقي الأمريكي دۆسی عێراق و ئەمریکا دۆسێکی هەستیارە و لەو باوەڕەدام هەموو لایەک لەسەر هەموو ئاستەکان هاوڕان لەسەرەوەی کە پێویستە لەم گفتوگویانەدا دەستکەوتێک بۆ گەلانی عێراق بەدەست پێنین. سەروەری عێراق لەسەر هەموو شتێکەوەیە، بۆیە هەموو جۆرە گفتوگویەک ڕەدەکەینەوە کە سەروەری عێراق پێشێت بکات. هاوکات هەموو جۆرە فشارێکیش ڕەدەکەینەوە کە دەکرێتە سەرگەلانی عێراق. پێویستە ئەندامانی لیژنەی گفتوگۆکان ئەوە بزانن نابیان لە مێژوودا تۆمارەکرێت بەوەی ڕۆژێک لە ڕۆژان نوێنەراتی عێراقیان کردووە بۆ گفتوگۆکردن لەگەڵ ئەمریکا لەسەر چەندین دۆسیەی ئاڵۆز کە لە ساڵی 2023ەوە تا ئێستا بەردەوامن. هەمومان متمانەی خۆمان داوەتە سەرۆکوەزیران و پشتیوانی بۆ چوونەکانی حکوومەتی ژەکەین لە چارەسەرکردنی پرسە ئەمنی و ئابووری و خزمەتگوزاریەکاندا. الكل يعول على السيد رئيس مجلس الوزراء. یەکەم دانیشتنی نێوان هەردوو لادا بۆ پێداچوونەوە و ڕێکەوتنی نوێ هەردوو لا پابند بوون بە ڕێکەوتنی نوێ و وا بڕیاریشە تا دەگەنە خاڵی هاوبەش و پێداچوونەوە بۆ ڕێکەوتن کۆبوونەوەکانیان بەردەوام بێت. عێراق و ئەمریکا دەیانەوێت سەر لە نوێ بە پەیوەندیەکانی نێوان هەردوو لادا بچنەوە و لەسەر ڕێکەوتنێکی نوێ ڕێک بکەون. بە مۆشێخانی گەلی کوردستان، بەغداد.